لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز هاوڵاتیان سەرقاڵی خۆ ئامادەکردن بۆ پێشوازی لەو بۆنە ئاینیە و سەرقاڵی کڕینی چوکلێت و شیرینی و پێداویستەکانی ترن. هاوڵاتیان دەڵێن سەرقاڵی کڕینی پێداویستەکانن بۆ ڕۆژی جەژن تاکو بە شێوەیەکی باش پێشوازی لە میوانان بۆ ئەو بۆنە ئاینیە بکەن. بەشێکی تریش لە هاوڵاتیان دەڵێن بەهۆی بێکاری و دۆخی خراپی موچە هاوڵاتیان ناتوانن وەکو پێویست پێداویستەکانیان بکڕن. جەژنی ئەم ساڵەکە وەچی ساڵان نییە لەبەرەوەی عالەم موچەکە بۆچی ساڵان نییە موچەکە بە تەواوەتی نادرێ جەژنێکی سارد و سوڵە دێ بۆ بازار تەمەشای بازار دەکەی بازار چۆڵ هۆڵە خەرە گۆچ پارەی نەبی چۆن حەوە بکە شت بۆ جێژنە بکڕی خەرک پارەی نییە جیرفانی بەتاڵە ئەگە پارەشی نەبی چۆن ئەشا بکڕی بۆ جێژنە ساڵان داهاتی بۆ بازار 2 هەفتە دەما بۆ جێژنە بازار خەرەبارق بوو خەرک ئەشیای دەکری پێداویستی جێژنەی دەکری پێداویستی هەموو ئەوەی دەکری ماڵەوە دەکری ئێستا دێ بازارێکی گەرم هەوایەکی گەرم بازارێکی سارد و سوڕە شتەکە شیر نییە و خواردن و ئەوانەیە لە بۆ ئەوەی حازرەکەین بۆ جەژنەی قوربان خواردنی هەیە کە لە بازار دەکرین و مەسەلەن بۆ شیر نییە وەک ئەوەیە هەمووی ئەوانە ئامادەکەین بۆ خزم و کەس و ئەوانەی برادەر و ئەوانەی کە دێنە ماڵمان و ئەوە ئیشەڵڵا ئەو جەژنەیە دەبێتە خۆشی و ژیان بۆ هەموو ئیسلامەکانی دنیا هەمووی. خاوەن دوکانەکان سنوورداری دەسەڵاتی هاوڵاتیان لە خۆ ئامادەکردن بۆ جەژن بۆ نەبوونی موچە و زۆری باج و ڕسوماتەکانی پارەی ئاو و کارەبا و لێبڕینی موچە دەجێڕنەوە دەشڵێن ئەم جەژنە بۆ هاوڵاتیان جەژنێکی زەحمەتە. حکوومەتەکەمان سەرباری ئەوەی موچەی نادا بەڵام باجی زۆری هاویشتە سەر ئەو خەڵکەی بەنزین کارەبا ئاو هەموو شتێک یعنی دەسەر پشتی فەقیریە زەرمەندی گەورەش خەرچی ئەو شارەیە فقط بێگانەکەس ئەو بێگانەکە لە ناوماندایە بەڕاستی پێبرێن بە بەگلادیشی و بە عەرەب و بە ئێرانی و بە سووری و بە تورکی بۆ ئەوانە سوودمەندن زەرمەند نینە بەڵام هاوڵاتی بە تایبەتی شاری هەولێر و شارەکانی دیکەش و بە تایبەتی هەولێر یعنی باجێکی زۆری لەسەرە یعنی پێویستە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک قبول نەکەن حکوومەت ئەو هەموو باجیان بخێتە سەری مار نییە ئێستا کە لە پارەی ئاوێ 300 هەزاری لۆ ناتبیتەوە کابرا چیگەیە غەسلی هەیە یعنی ئەو عالەمە هەموو غەسلی هەیە لە مارێ قەنەعاتم پێ بکە یەک غەسلی یەک دەورەمەندی 400 هەزار نایەتەوە فەقیرەیە ملیۆنێک لواتەوە ئەمن بەخۆم 400 هەزارم لواتەوە ئەوەیە من دەبینم لە 2014ەوە جێژنەکان ڕۆژ بە ڕۆژ سارتر دەبی خاستن ئەو ساڵەکە یەکجار لەبەر بە دواکەوتنی موچە و تێناگە مندا پەرلەمان دادەنیشی باسی سلۆ من دەکاتن هەتا ئێستا نەمدیتە داوای مافی ئاوڵاتی بکە هەدەرێ معاشەکەم کەم بووە ئەتوو خەتاباری ئەتی بەبا بە چەپرە بە دەستەک لێ نادرێ هەمووتان گەندەڵن هەمووتان خەتابارن بەعقیقەت ئاور لە هاوڵاتیان بدەن و ئاور لە گەنجەکانمان دەن ئەوەی ئەمن دەیبینم بەعقیقەت و حکوومەتی بەخێو دەکاتن بە باجەکانی بە خاڵەسنوویەکانی بە ئاو کارە بە زیادە ڕێیەکانی تا ئێستا حکوومەت ڕاستە بڵێن ئیشی نەکردووە ئیشی کردووە بەس حکوومەت 100 دیناری هەیە 10 دیناری دەدات وڵاتی 50 دەدزی سلیش بەسە مۆزەفەکانیدا تەوزیع دەکات فەرقی زۆرە خەرک جەژنی پار و پێرار وانە دەهات بە 10 کیلۆ 15 کیلۆ شتی دەکرێت ئێستا دێ 9 کیلۆ چارگە خەرک پارەی نییە چینی فەقیر بەحام یعنی نییە ئەگەر قەرد و فەرد و لاولا نەبی هیچ پێ ناکردێ بازاوەرتم شای بەقارەکان کە بەخوای هەموو کۆکان دۆمینە لەسەر میزی دەکرێت کەس شتی ناکردن مەعاژ نییە یەک کورا هەبرم سنیە پارە نیەنە بە کوردیەکەی. ئەگەرچی ئەمساڵ مەراسیمی حەج بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبوو بەهۆی پەتای کۆڕۆناوە بەڵام ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی جەژنەکاندا هاوڵاتیانی کوردستان بە گەرمیەوە خۆیان بۆ پێشوازی لەو بۆنە پیرۆزە ئاینیە ئامادە دەکەن و بە گەرمیەوە پێشوازی لێ دەکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.